وێنەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداریەوە عزیز و خۆشەویست. خانمێکی دیاری سلێمانی و مامۆستایەکی دێرین مامۆستا نەزیر ئەحمەد خدر ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. مامۆستا نەزیرە کچی یەکێک لە بنەماڵە دیارەکانی شاری سلێمانی و یەکێکە لەو مامۆستا دێرینانەی کە ساڵانێکی زۆر توانیوەتی خزمەتی گەورە پێشکەش بکات لە کۆتایی ساڵی 60ەکانەوە بۆتە مامۆستای باخچە لە باخچەی سلێمانی و چەندین نەوە لە سەردەستی ئەم گەورە بوون کە ئێستا هەمویان کەسایەتی دیار و گەورەن لە عێراق و لە هەرێمی کوردستان. خاوەنی ئەزمونێکی دەوڵەمەندە. ئێمە ئەم هەفتەیە هەوڵ دەدەین باز لە یادەوریەکانی و بکەین، باز لە ئەزمون و خزمەتەکانی مامۆستا نەزیرە بکەین. مامۆستا جانم کاتت باش. هەموو کاتێکە باش بە قوربان. زۆر سپاس. چاومان ڕوون بوو. بەساقبم چاوڕۆشنبی. سپاستانەکەم زۆر سپاس بەخێر هاتنتانەکەم بۆ کەوا منتان بەسەر کردەوە، منتان بیر نەچووە. ئەرکی سەرشارمانە و گەورەت کردین مامۆستاجان. تەندروستی چۆنە ئێستا؟ وەڵڵاهی تر باشم و باشنی موویتە خۆ دەزانی تەمەنە و بەرەو تەمەن ئەڕۆین و تەندروستی جاری وا باشە و جاری وا باش نییە. ئینشەڵڵا هەموو کاتێک باشە بێت. دیارە جەنابەت خانمێکی دیار و خۆشەویستی لەلای ئێمە مامۆستایەکی دێرین و ساڵانێکی زۆر خزمەتی گەورەت کردەوە. من پێم خۆشە بچینەوە بۆ ساڵانی مناڵی تۆ. دیارە بەداخەوە تۆ ساڵانێکی مناڵی زۆر خۆشت ڕانە بواردو بەهۆی ئەوەی کە هەرزوو جەنابی باوکت کۆچی دوای یەکات و دوای فترەیەکیش دایکت کۆچی دوای یەکات. پێم خۆشە خۆت باسی ئەو سەرەتایان بۆ بکەی. وەڵڵاهی ئیتر وەکو عەرزم کردی باوکی خۆمم نەدیوە، من شیرە خۆرە بووم، باوکم ئەمری خوای کردووە بە نەخۆشی و دوای ئەوە دایکم پاش فترەیەک ئەویش نەما. ئیتر خوشکێکی گەورەم هەبوو. ئەو خوشکە گەورەیەم منی گرتە ئەستۆی خۆی و لەگەڵ ئەوە گەورە بوو. ئێوە چەند خوشک و براون؟ تقریبا نێمە 4 خوشک و یەک براین، یەک تاقە برام هەبوو. براکەشم دارتاش بوون لە دارتاشەکانی ناووارەکانی جادەی کاوە وەستا عەلی دارتاش مەشهورە. ئەنجا ئەویش ئەمری خوای کردووە. لە خوشک و براکانی سەبەس جەنابەت بەڵێ من پچووکی هەمویان بووم. بەڵێ دەستەکانە خۆش بێ. ئەمە ئەو خوشکەتە بەڵێ پێشتر سیرمان کرد کە تۆی بەخێو کرد. بەڵێ ناوی چی بوو؟ فاتمە. فاتمەخان. بەڵێ ئەمە منی بەخێو کرد، شووی نەکرد بووم. ئیتر هەتا گەورە بووم، فنون هونەری ناوماڵیشم تەواو کرد. ئەو هەر منی گرت بۆ ئەستۆی خۆی. هەمووتان هەر لە یەک ماڵ لەکوێ ماڵتان لەکوێ بوو؟ هەر لە کانسکان؟ لە کانسکان بێت، من لای مزگەوتی گەورە بڕین، جادەی مزگەوتی. بەڵێ بەڵێ لەسەر و مزگەوتی گەورە، ئەو جادەی کە بڕاوە خانووی ئێمەی بەرکەوت و لەوێ گەورە بووین. ڕاست. ئەمە ژوێنەی کاک بەڵێ ئەمە وەستا عەلی. بەڵێ ئەمە وەستا عەلی دارتاشێکی بەناواوک بوو لە جادەی کاوە. تر ئەویش هەر بە نەخۆشی ئەمری خوای کرد و تاقە برایشم هەبوو. ڕۆحیان شاد بێت، تەمەنی جەنابەت درێژ بێت ئینشەڵڵا. یاریەوە بووی کە ماڵتان لە کانسکان بوو لەو ساڵانە لە پەنجاکان کار سەردەمی پاشایەتی بۆ ئەو کاتە. تۆ چیتە قوتابخانەی عێراقیە؟ بەڵێ عێراقی نەبوو. قوتابخانەی عێراقیە لەکوێ بوو؟ لە پشت مزگەوتی گەورەی ئێستا. بەڵێ لە پشت مزگەوتی گەورە لە کۆڵانێکی تەسکا بوو، نووسرا بوو المەدرسە العێراقیە الابتیدائیە. ئەو سا خۆ دەزانی هەموو قوتعەکان بە کوردی نەبوو، بە عەرەبی بوو. بەڵێ مدیرەکەمان سەبری حسێن نازم بوو، پوری دکتۆر ئاری خوشکی مامۆستا سامی حسێن نازم. بەڵێ ئیتر 6 ساڵم لەوێ تەواو کرد، تقریبا 7 ساڵم لەوێ تەواو کرد. هەر لە سنفی یەکە نەختێ زەعیف بووم، مامەوانێ هێشتمیانەوە بووی کە ئەساسم پتەو بێ. ئیتر کە دەرچووم لەوێ ئیتر یەکسەر چوومە هونەری ناوماڵ، مدرسەی فنونی بەیتیە، مدرسة الفنون البيتية لە گاوران بوو لە ئایانگو ئاشی ئەلەکتریک. ئاش هەبوون لەوێ لەو ئاشی ئەلەکتریکە لای ماڵی شاعری گەورە پیرەمێرد. ئەلەوێ بوو. بەڵێ زۆر ڕاست. ئەم مدرسەی فنونی بەیتیە قوتابخانەی هونەری ناوماڵ دیارە ئێستا نەماوە، ئەو ساڵانە لە سلێمانی هەبوو، بەڵام ساڵانێک بوو دواتر ئەم قوتابخانەیە داخرا. دوو خول دوای من ئیتر داخرا. بەڵێ کێ بوونەوانی لەگەڵت ئەو ساڵانە؟ وەڵڵاهی تری لەگەڵم بوو. ئێستا طبعاً
زۆریان نەماون زۆریان شویان کردووە پیر بوون یەکێ لەوانە ڕووناکی عەلی پیانەگو ڕووناکی شێخەلی هەر ماڵیشی لە سابوونکەران بوو ماڵی ئێستاش لە هێزال ماڵیان لە سابوونکەرانە ڕاستە ئەوم لەگەڵ لەوێ زیاتر چی فێرەبوون ینی ئەو واللهی دەرسەکانمان زۆر بوو طبعا ئینگلیزی عەرەبی دین هەمووی هێبوو لە ضمنیە تربية الطفل پەروەردەی مناڵ چۆن بەخێوەکرێ مراحل نمو الطفل مرحلەی گەشەکردنی قۆناغەکانی گەشەکردنی مناڵ ئەوانەمانە خوێن طبیعیات بوو ئیتر ئەم دەرسانە بوو چەند ساڵ بوو خۆی 6 ساڵ بوو خۆی 6 ساڵ بوو بەڵام من لە سنفی یەکە هەمان دەستور مامەوانێ دەرەجەم نەختێ زەعیف بوو مامەوانێ لە یەکە یاین تۆ هەر لە 6 سەرەتایی مدیرەکەمان کێ بوو سدگەلاوێژ خوشکی سمکۆ کاک سمکۆ عەزیز ڕۆحیان شاد سدگەلاوێژ عەزیز مدیرەمان بوو شەهلا قوتب مامۆستای ئینگلیزیمان بوو نەسرین سدقی ئەوە تۆ لەوانەیە تۆ مناڵی نەیان ناسی بەس کۆنەکان ئەیان ناسن ئەو طبیعیاتی پێ ئەوتین مامۆستا عومەر عەلی ئەمین مامۆستایەکی پسکۆلانە بوو ئەویش هەر ئەمری خوای کردووە ئەوە عەرەبی پێ ئەوتین زۆر ڕاست بەڵێ ئەمانە ئێستاکان خۆش بەدیارە تۆ 6 ساڵیش لەوێ بووی من پێم خۆشە پێش ئەو بچمە سەر قۆناغی دوای ئەوە ئەم وێنەی مناڵی تۆ ببینین دیارەوە تەمەنێکی زۆر مناڵی ئەوە ماڵەکەمان بوو کە ئەڵێم بەرجادەکە و لای مزگەوتی گەورە ئەوە لە باخێکی گەورەمان هەبوو لە ناو باخەکە دانیشتم بۆ خۆم یاری مەکرد تەمەنێکی مناڵیە دیارە و کاتە وێنێ ئەمە کراسێکی ئەستێرەم لە بەرابوو زۆر حەزم لێ کرد ئێستاش لایەزال کە قماشێک ئەبینم ئەستێرەیە مناڵیم بیرەکەی زۆرم پێ خۆشە ئەو سەرتەمە بای ئەوە بوو ئەمەش وێنەیەکی تەمەنێکی دواترە گەنجی بڵێ ئەمە ئەو ساڵەی کە دەرچووی 65 ساڵی 65 کە تەخەڕوجم کرد ئەو وێنەیەت گرتووە لە فنوونی بەیتی بەڵێ دیارە تۆ لە 1965 قوتابخانەیە تەواوەکەیت و تەخەڕوجەکەی بەڵێ لە دوای ئەوە بانگ ئەکرێن بۆ بەغدا بۆچی بانگیان کردن بۆ ئەوێ وەڵڵاهی بانگیان کردین بۆ بەغا ئەو ساوا بوو کە دەرچووەکان دارمعەلیمات هونەری ناوماڵ هینەکان مقابلەیان ئەکرا لە بەغا کە مقابلەیان ئەکردین ئەنجا دوای ئەوە ئەمریان ئەنار بۆ سلەیمانی با بە ئەمانە تەعین ببن هەر لە عەینی ساڵە دوای مانگێک هاتینەوە بۆ سلەیمانی تەعین بووین دامەزرای تۆ یەکەم دامەزراندن لە شوێ بوو مامۆستا یەکەم دامەزراننم هەر لە ڕەوزە بوو لە باخچەی سلێمانی لە باخچەی سلەیمانی لەوێ دامەزرام مدیرەکەمان ئەو ساڵە بەڕەحمەت بێ دادەمەکروهی بوو ئەو ساڵە بوو بە مدیرە کە من چوومە ئەوێ ئەو بوو بە مدیرە 2 ساڵمان لەوێ تەواو کرد خانوویەکی بچکۆلەیان گرتبوو لە خانووەکانی عەقاری دیارە باخچەی سلێمانی پێمە بێ یەکەم باخچە و کۆنترین باخچەیە لە سلێمانیە لە 1953 دامەزراوە وەکوی لە وێنەکەی بینین لە پشتمانەوە باخچەی سلێمانی یەکەم جار لە شوێنی کاسۆمۆڵی ئێستا بەرامبەر مزگەوتی گەورە دواتر چوونەتە ئەو قوتابخانەیە ئەوەی بینایی لە عەقاری ئەنجا دوای هاتینەوە بینایەکی ئێستا ئەمەیلێن کە بە سوپاسەوە ئەمڕۆمە هاتوونەتە باخچەی سلێمانی لە گەڕەکی ئیسکان دیار ئێستا باخچەیەکی گەورەیە و یەکێک لە باخچە یەکەمەکانی پێشەنگەکانی سلێمانی بەڕاستی دەستخۆشی بۆ ستافی ئەم باخچەیە دادەهاژە وەکو بەڕێوەبەر و هەموو ئەو ستافە بەڕاستی زۆر ماندوون زۆر هیلاکن یان جێدەستیان دیارە بەڕاستی لە بیناکە و لە پەروەردەکردنی منداڵەکان ئێمە دەستخۆشیان لێ ئەوستا بینایەکی بەسیط بوو ئیتر ئەوەنە ئەم هینانەمان نەبوو مێز و کورسی و ئەم شتە پێشکەوتوانە بەتاکید ئێستا هەموو شتێک گۆڕاوە مامۆستا تۆ لەو ساڵانە دیارە هەر کەسێک کە تازە تەخەڕوجی یەکردەوە خزمەتی دەرەوە شاری بکردایە تۆ چۆن یەکسەر لە ناو شار دامەزرای وەڵڵای من طبعاً بەسێ هەم دەرچووم لە یەکەمەکان ئەوای یەکەمەکە لە ناو شار بووایە
یەکەمەکەیان نرد بۆ سەرچنار، دووهەمەکەیان نرد بۆ بەکرەجۆ. من لەبەر ئەوەی کە زروفێکی تایبەتیم هەبوو نەمەتوانی بڕۆمە دەرەوە، لە ئەمرەکەمان نووسرا بوو لظروفها الاستثنائية الخاصة تتعين في الروضة. يعني ئەو کاتە سەرچنار و بەکرەجۆ بە دەرەوەی شار حساب بوو. بەڵێ بە دەرەوەی شار حساب بوو کە ئێستا یەکێکە لە گەڕەکەەکانی سلەیمانی. لە گەڕەکە نزیکەکانیشت سەرچنار ناحیە بوو، بەکرەجۆ دێکی پچکۆلە بوو، زۆر پچکۆلە بوو بەکرەجۆ. زۆر ڕاستە. جەنابەت لە باخچەی سلێمانیدا مەزی لە 1967 و هەتا 1994 تو هەر لەم باخچەیە بینیتەوە. یەک ساڵ بەس دوور کەوتمەوە کە باخچەی ساوایانی ئاورنگم دامەزران لە سەرچنار. داوایان لە تۆ کرد کە بچی؟ مدیری بەڕێوەبەری پەروەردە داوای لێکردم نردی بە شوێنمە، دادە مەکروهی وتی دادە نەزیرە مدیری تربێت وەی ئەوێ. وەڵا کە چووم وتی من داوام کردو لە دادە مەکروهی یەکێ لە مامۆستا کۆنەکان کە خیبرەیان هەیە بۆم بنێرە ئەینێرم سەرچنار مناڵی زۆر بووە و گەورە بووە داوای باخچەیەکەن. یەکێکم بۆ بنێرە بۆ ماوەی ساڵێک بچێ لەوێ باخچەکەم بۆ ڕێکخا بۆم تەسیسکە وعد بێ ئەیهێنمەوە جێگای خۆی. ئیتر کە چووم تەکلیفی لێ کردمەمانە تم بە سەرچاو مامۆستاگیان بەس بە شەرتێ بمهێنیتەوە جێگای خۆم. ئەمە ساڵی 1970 هێشتا کوڕە پچکۆلەکەم نەبوو بوو، کاروانم نەبوو بوو. وەڵا ئیتر کە چووم بینایەکیان نامێ مەخفەری شورتە بوو. کاکە گیان مەخفەری شورتە و ڕەوزە کوجا مەرحەبا گیان بابی گیان دیتر دەرهەق بە زەمانە بینامان نییە. وەڵای تر بە هەچ حاڵێ بوو داوای مامۆستام کرد، داوای کارگوزارم کرد، داوای هێنم کرد، ئستافێکی کاملم دامەزران. مناڵم وەرگرت، مناڵم زۆر وەرگرت، سەرچنار مناڵی زۆر بوو. باخچەی ئاورنگە تا ئێستاش ماوە هەریشێک لە باخچە جارەکان لەسەر بەڵێ ئەویش ئیتر دوایی من تعمیرات کرا، چاکرا، هین کرا. دوای ساڵەکە کە ئەوێ ڕێخست گەڕایتەوە بۆ ئێرە؟ بەڵێ. بۆچی بەڕێوەبەری پۆلیس ئەو کاتە بانگی کردی؟ وەڵڵی تر ڕۆژێک سێرەکەم کارگوزارەکە هات وەتی دادە نەزیرە ئەو دوو پۆلیسە تۆیانەوێ. یاڕەبی چیم کردووە هیچم لە خۆما شگنێ بر هەر بیری ئەوەم نەبوو کەمە ئەمە بۆ هینە وت بابێتە ژوورەوەقی چەکا فەر بوو بابێن کە هاتە ژوورە وتی ئەبوو مەیسەمی ناو بوو. ئەبوو مەیسەم تۆی داوا کردووە. یاڕەبی مدیری ناحیە منی بۆ چییە؟ وتم باشە بابی گیان ئێوە بڕۆن من دوایی ئێستا خۆمیە. وەڵای تر چووم لە بۆ مدیریەتی ناحیەکە کامەیە ژووری مدیر جان ئەوە ژووری مدیرە. چوومە ژوورە و خوا هەڵناگرێ لەبەرم هەستا ڕێز احترامی و ئەمانە وتی بیستومە ئەگەڕێیتەوە بۆ سلەیمانی بۆ لەبەر چ سەبەبێک تۆ مدیرەیەکی ناجەحیت و ئەم ڕەوزەیە و تەسیس کردو و مناڵی وەرگتۆ و فعلا دوو مناڵی خۆشیتیا بوو. وتم وەڵڵاهی تر هینەکەم بۆ جێڕایەوە، حەقایەتەکەم بۆ جێڕایە. وتم من بە بۆعی ساڵێک هاتووم ئەگەڕێمەوە بۆ ڕۆزەکەی خۆم. ئیتر الحاصل زۆری محاولات کرد وتم ناتوانم گەڕایتەوە بۆ باخچەی سلێمانی، ناتوانم لەبەر ئەوەی کە من مناڵم هەیە و هاوسەرم هەیە و ماڵمان لە سلەیمانیە. ئیتر گەڕامەوە بۆ باخچەی ساوایانی سلەیمانی. زۆر ڕاستە. من کۆمەڵی گوێنم لەلایە دیارە بەداخۆی وێنەکان کەمن خۆزگای وێنەی و ئەرشیفی زیاتر بەخوا ناڵێم ئەلبومێکمان لە ماڵگواستنەوە کەس نەنزانی. ئەمە وێنەی کۆمەڵێک لە مامۆستایانی باخچەی سلێمانیە لە 1970 دیارە لە بەردەم باخچەکە وێنەیەتان لە بەردەم باخچەکەیە. بەڵێ چێ نەوانە لەگەڵتا؟ ئەمانە دادەناهیدەیە ئەو یەکەم لای ڕاستەوە. ئەوەی یەکەم لای ڕاستەوە ناهیدە حاجی و ڕەحمانی مەلاسایی ئەوە لە ئایلە هەرە ناوارەکان و محتەرەمەکانی سلەیمانیە. ئێستاش مەوجودە بەس خانە نشین کراوە. بەڵێ ئەمە دادەنەزیرەی عینەن من ناوی وەکو من وایە جا من دادەنەزیرەی پچکۆلە بووم ئەو دادەنەزیرەی گەورە بوو. ژنی بەڵێ ژنی حاکم عەزیز عەبدوڵڵا کە لە سلەیمانی یەکەم حاکم بوو. ئەوە بەس ئێستا لە ژیانە نەماوە ڕۆحی شاد. ئەمە فەخری خانە ژنی موسا سەمەد مدیری
پەروەردەی سلەیمانی بوو هاتبوو بە میوانی بۆ لای دادە مەکروهی قاوە بخواتەوە زۆر حەزی لە قاوە بوو ئەمە بەهار قەفتان بوو یەکێکیش ئەویش لە ئایلە ناوارەکانی سلەیمانیە ئەمە دادە سنەوبەر بوو ئەوە کە ئێستا دووەم کە دانیشتۆ بڵێ ئەمەی کە دانیشتۆ بڵێ ئەوە کە ئێستا لە ئەمریکایە ژنی نووری ئیسماعیل بوو یەکە فەنانی سلەیمانی بوو دیکۆراتی ئەکرد لە چالاکی قوتابخانەکان ئەوەش خۆم ئەوەی لەو سەرۆستاوە جلەسویەکانی لەبەرای ئەوە توی ئەوە بەندای خۆم دەستەکان خۆش بێ وێنەیەکی زۆر جوانی و هادێوەرێکی جوانی باخچەی سلێمانی ئەمە ژوێنێکی تری هەر مامۆستایانی بەڵێ باخچەی سلێمانی بەڵێ ئەمە هەر عینەشدادن نەوەڵڵاهەوە هەر لە حوشەکەی ئەم حوشەی پشتەوە ئێرێ بڵێن ئەمە دادە ناهیدەیە ئەمە عەرەب بوو نازام دادە عابیدە ئێستا چی لێ ڕاستەوە دووەم بڵێ ئەمە پەیمان حسێن بوو دادە پەیمان ئێستا لە سویدە مودی بەڕێوەبەری باخچەی خۆماڵی بوو بە بەڕێوەبەری باخچەی خۆماڵی دوای ئەوە چەند ساڵ بەڕێوەبەر بوو ئەجا چوو بۆ ڕێ بۆ سوید ئەمە خۆمم چوارم کەس توی بەڵێ چوارم کەس مرم ئەمە دادە سنەوبەرە بەڕێوەبەری باخچەی دڵسۆزیە ئێستا لە ئەمریکایە ئەمە بەهار قەفتانە ئەمە دادە نەسرینە نەوەی کاکەحمەی شێخە خوشکی شێخ سالاری حەفید شێخ سالار و شێخ سەڵاح و شەخڵەکە ڕئیسی جامیعە بوو لێرە دەستەکانە خۆش وێنەیەکی زۆر جوارە من ویستم لەسەر وێنەیە و پرسیارە لێ بکەم یعنی کە سێری جلوبەرجی مامۆستایان و ژنان و کچانی و ساڵانی سلێمانیەکەی یعنی کراوەتر با بڵێن شیک پۆشتر بوون نازانم ینی ئەو ساڵانە بۆ شکڵە بوون بەڵام ئێستاوا نەما ئێستاوا نەماوەڵ ئەمە هەر زۆر سپۆرت بوو بە هەر قەفتان وەڵا هەمووتان تقریبەن هەمان ستایل و هەمان شیک پۆشی ئەو ساڵانە مامۆستایانی سلێمانی کە بۆ شێوەیە دائیمە دادە مەکروهی ئەیگو و دادەکان بە شێوەیەکی زۆر جوان وەرنەبەر دەمی مناڵان مناڵ ئەو هینا تەبع بێ لە مێشکیە زۆر ڕاست کە مامۆستا ڕێک و پێک بێ و هەین بێ زۆر تەبع بێ لە مێشکیە خۆشی ئەوێ زۆرجەیەکێکە لە سیما جوانەکانی ئەو ساڵانی سلێمانی بەڕاستی ئەمە ژوێنێکی تری هەر ئەو ساڵانەیە بەڵێ ئەمە زۆر زۆر کۆنە ئەم وێنەیە ئەمیش هەر جەماعەتی هین دادە مەکروهی تایە ئەو لە ناو ڕاستە و مناڵێکی لای ڕاستەوە یەکەم ئەمە کچی ئەمەش کوڕی ئەمە کوڕی دادە نەزیرە کچ و کوڕی دادە نەزیرن بڵێ یارێستا مناڵانە گەورن طبعاً و ئایستا و مناڵە ئەو کچە پیر بووە ئەم کوڕەش پەرۆشی ناو بوو ئێستا پرۆفیسۆرە لە ئەمریکا زۆر زیرەک بوو ئەمە دادەمارینەیە لە باوەشما برازای دادە مەکروهیە ئێستا مشریفەیە ئەوەی کە دانیشتی مناڵەکە ئەوەی کە دانیشتوم لە باوەشمایە ئێستا هەم مدیرەی حەزانەیە و هەم مشریفەی ڕەوزەکان ئەو مناڵێکە لە باوەشی ئەو مناڵێکە لە باوەشمایە ئەوە دادەستنەوبەرەوەی کاڵم لە ئەمریکایە ئەمە دادەست و هەیلەیە ئەویش هەر ئەمری خوای کردووە خوشکی هێمنی زەڕەنگەر هێمنی لە زەڕەنگەرە کۆنەکانە ئەمە خوشکی ئەوە وێنێکی زۆر جوانەوەش ناو ئەم باخچەیە بەڵێ نه ئەمە خانوەکەی عقاری ئەو کاتەکە لەوێ بەڵێ ئەمە خانوەکەی عقاریە ساڵی 1966 ئەو ساڵی کە مرشوم کرد ڕاست دەستەکانە خۆش بێ وێنێکی زۆر جوانە بەڕاستی دیارە ئەو مامۆستانی کە لە باخچەی سلێمانی بوون وەکو یەکەم باخچە لە وێنەکەش باست کرد دوایەوەی کە شار گەورە ئەبێ وردە باخچەی ترەکرێتەوە هەموو ئەم مامۆستانی کە لێرە بوون یەک ئەیانکرد بە مدیرەی ئەو باخچانی کە دروست کراون مەسەنەن باخچی دڵسۆزی و ئاورنگ جەنابە دادە پەیمان بچوو بۆ خۆماڵی ئەوەی کاڵم لە ئەمریکایە سنەوبەر دادە سنەوبەر بوو بە دڵسۆزی مدیر بەڕێوەبەری دڵسۆزیە من بووم بەڕێوەبەری شۆخان باخچەی شۆخان تر ئاوە دوایە چینە سەرەوە مەرحەلێش ئەم وێنەیان کوێ ئەمان ئەم وێنەیان تازەترە ئەمەش هەر ئێرەیە باخچەی سلێمانی ئەمە دادە ئەمیرەیە مامۆستای ئێرە بوو ئێستا نازانم ئەگەر تەقاعد بوو بێیان نا ئەمە دادە شیرینە شیرین جەودەت خوشکی دکتۆر شێرکۆ جەودەت ئاکەوت جار بەجارێ قسەیەکان لەهین ئەمە کۆیی بوو دادەتانیا باوکی شاعیر بوو زەکی هەناری کچی زەکی هەناری بوو کۆییە ئەمەش خۆمم ئەوەش ئیتر مامۆست چاودێرەکانی کە لە دواون
وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەمە وێنەیەکی ئەمە وێنەیەکی ساڵانەیە. خۆمە و لەگەڵ ئەم کچەیە کە ئێستا گەورە بۆ خریجی جامیعەیە. ئەمە کوڕەزاتە پێم بەڵێ، کوڕەزاتە. دەمەند درێژ بنی شەڵاب ئەمە ئێستا لە سویدە تەخەڕوجی کردووە لە جامیعە، ڕاست 5 زمان ئەزانێ، ئیسپانی، ئەی تەمەند درێژ بن ئینگلیزی، سویدی وەکو بلبول، عەرەبی، کوردی. دەمەند درێژ بنی شەڵاخوای گەورە بۆ تۆیان بێڵێ. ئەمە جا لە ڕەوزە لە لام بوو ئێتر ڕسمیەکەم لەگەڵ بێ. ڕاستە دەستەکانە خۆش بێ. مامۆستا تۆ ئەو ساڵان کە با بڵێن مەدرسەی فنونی بەیتیە هونەری ناوماڵ تەواو ئەەکەی بەڵێ، بۆ ئەوەی کە با بڵێن شەهادەکانمان تەعدیلی شەهادەکانتان بۆ تەعدیلی بکەن شەهادەکانمان ئەچن بۆ دەورەیەک لە بەغا پێم وابێت نە لێرە لە سلێمانی لە سلێمانی لە لای ئۆرزدی بەڵێ ئۆرزدی جاران. خۆم پێم خۆشە ینی باسی ئەو دەورەیەم بۆ بکەی ئەوە ژوێنەیەکی ئەو ساڵانەیە ینی کە دەورەکەتان بینیوە. بەڵێ وڵا تقریبن ئەم دەورەیە 2 مانگ بوو، زۆر قورس بوو دەورەکەمان. بەڵێ 14-15 دەرز بوو، هەمووی مەلزەمە بوو. ئوستازەکانی جامیعە تقریبن زۆربەیان دەرسیان پێوتین. یەکێ لەوانە مامۆستاکانمان دکتۆر ئەمین باڵدار کە مؤەلیفی مامۆستا برایم ئەمین باڵدار بەڵێ بەڵێ یەکێ لەوانە مامۆستا نەسرین مستەفا مەسخار کە بەڕێوەبەری سانەوی کچان بوو 20 ساڵ. ڕاست ئیتر ئەوانی کە بەخوا ئێستا بیرم نەماوە زۆربی مامۆستاکانمان ئیتر کە دەورەکەمان تەواو کرد ئەم شەهادەیان ناینی. ئەمە بڕوانامەکەیە ئەمەیانە یارە ئەمەش 2 بڕوانامێ بێت کە پێم خۆش ئەمان چی ئەم بڕوانامەیە بەجێی جدەن تیان ئیتر ئێوە مؤهلن بۆ مامۆستایەتی تەواو ترش شەهادەکانتان تعدیل کراوە بەپێ ئەم شەهادەیە ئێوە بوون بە مامۆستا. ئەی ئەم بڕوانامانەی تر چییە مامۆستا؟ ئەمانە ئیتر هەر بینە نابینێ دەورەیەکیان بۆ خولیەکیان بۆ کردینەوە، دەورەی تەنشیطی، دەورەی مەسەل ڕیاض الأطفال، دەورەی بۆ ئەوەی کە ڕاست زیاتر معلوماتمان ببێت. بەتەکید لەو ساڵانەی کە تۆ لێرە بووی دیارە تۆ 27 ساڵ لەم باخچەیە بووی. شوێنە ئەو مناڵانەی کە ئەو ساڵانە تەلەبە بوون مناڵ بوون لە باخچەکەیتەوە ئێستا خەڵکی گەورە و کەسایەتی دیارن؟ واللهی طبعا بەداخەوە من زۆر بەیانم بیر چۆتەوە بە گوێرەی تەمەنی خۆم، بەس ئەوەی کە زۆر لە بیرمە یەکێ لەوانە دکتۆر بەرهەمە خۆی و سەر کۆماری پێشووی عێراق لەگەڵ بەڵێنی برای هەردووکیان لەلام بوون. کاگنیاز کە ئێستا سەرۆکی سندیکای هونەرمەندانە لە ژووری من بوو، لە پۆلی من بوو بڵێم. دکتۆر دارە اختصاصی دڵە ئەویش هەر تەلەبەی خۆمان بوو، وە دایکیشی هەر لێرە مامۆستا بوو دادە نازەنین شەرعی لە عایلەی شەرعیەکانە، ئامۆزای عەباسی شەرعی و ئەوانە. دیارە زۆرێک لەو مناڵانەی ئێستا بوون بە دکتۆر و بە کەسایەتی. ئێتە زۆربەیان دکتۆر و مهەندیس و ئەمانەیە. هەر ئێستا کاتین بێرە بۆ باخچەی سلێمانی ینی زۆرینەی ئەو مامۆستاوانی کە لێرە من هەموویان وتیان ئێمە تەلەبەی مامۆستا بین لە باخچە. مامۆستا دیارە زۆرێک لەو کەسایەتیان کەسایەتی گەورن. باسی وت کرد دکتۆر ئاری ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە کوڕی مامۆستا سامی حسێن نازم لێرە لەگەڵ خوشەکەی بۆچی پیانەوتن خەجی و خولی وایان نازناو بوون نازناو ئەوێ مناڵ بدنا مەسەلا هیوا ئێستا من کاروانی من ئێستا زۆربەی کەس و کارمان پێڵن حەمە لە خۆشەویستی پێڵن حەمە خۆی کاروانی ناوە بەڵێ ئەوی ژوا بوو. کێشیان چی بوو کە هاتن بۆ ئێرە یەکەم جار؟ مناڵی جاران دکتۆر ئاری هین ناچوونە پولە و ئەترسان لە پۆلەکان ئەیگو ئەخوا ئەبێ ڕەوزە ئەمە چی بێ خەستەخانەیە چییە؟ ئیترە بۆیە ئەم باجی ئایشێ فەقیرە دانیش بە دیاریانەوە هەتا مانگێک ئەنجا هاتن وردە چوونە پۆلەوە. دوایش ئەبێ بۆ دکتۆری کە ئێستا دکتۆری دەمار و مێشکێکە لە دکتۆرە زیرەکەەکانی سلێمانی. زۆر ڕاستە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە. مامۆستا تۆ لە دوایەوەی کە لە قوتابخانەی با بڵێن هونەری ناوماڵ تەخەڕوجەکەی وەلەو ساڵانە تقریبا تر دائەمەزرێت و ژیانی هاوسەری پێکێنی لەگەڵ کێ ژیانی هاوسەریت پێکێنا و ساڵانە؟ وەڵا لەگەڵ ئەم مامۆستا جەمالەیە کە باوکی مناڵەکان ساڵی 67 یا 66 66 بەڵێ 66
چۆن یەکتان ناسی ینی خۆ مەکتەبەکانمان بەرامبەر یەک بوو. ئەها یعنی تر ئەو کە هاتە دەرێ لە سەناعە بەرامبەر ڕەوزەکە ئەوەستاد مووقفی پاسی لێ بوو. کەواتە هینێکی تیا بووە. دادەمەکروهی هەر حەیای بردم ئەمەنەوتی ئەمانە حوبیان کردووە. وڵای تر داوای کرد وتر چیرۆکێکی خۆشەویستی لە بینتانە دروست بوو لەم بەر و ئەو بەر و دواتر وەڵای تر ئەوسا وەکو ئێستانە بوو، نا مۆبایل هەبوو نە هیچ هەبوو. ئەگەر ئاوە جار بەجارێ خەبەرێک کاغەزێ شتێک ئەهاتوو ئەچوو یەکتان نەبینی هەرانی نا یەکتریمان نەبینی هەروە قسمەت و نسیب بووم بۆ ئەو بوو تر 4 منداڵم لێی بوو 4 کوڕم لێی بوو. تەمەن درێژ نیشەڵا کوڕەکان ئێستا سییانیان لە سویدن لە ستۆکۆڵمن کاگە شوانە و کاگە شیروان و مەریوان و یەکێکیش لێرە کاروان لە مدیرێتی مرورە. ئەو سییانیان لە دەروێ وڵاتدەژین سییانیان لە دەروەی وڵاتە. ئەمە وێنەیەکی کۆنی تۆ و کاکجەمالە بەڵێ دیارەوە ساڵانی تەسەوەرەکەم سەرەتا بێیان بڵێ ئەمە لە هین گرتمان لە دهۆک لە مەسایفەکانی دهۆک. ئیتر دوای ئەوە خۆی تقریبا 7 ساڵ لە معمەلی جگەرەکە بوو مەسئولی قسمی وەرشە بوو. اختصاصی خۆی بوو. دوای ئەوە تااقەتی چوو لەوێ نەقلی خەدەماتی کرد بۆ مەکتەبە ئەسڵەکەی خۆی کە خۆی لەوێ دەرچووی ئەوێ بوو. سەناعی سلەیمانی بوو بە مامۆستای پۆلی سێمەکان منتەهیە صفوف المنتهیە. ساڵی چەند کۆچی دوای کرد کاکجەمال؟ 2008. ڕۆحی شاد بێ. ئێستا مناڵەکان چەند نەوەت هەیە مامۆستا؟ وەڵڵا نەوەم هەیە کولی کوڕێکم دوانی هەیە کوڕێک و کچێک خۆ دەزانی خارجی لەوە زیاتر درێژ بنی هەموو مناڵەکانیان گەورەیان تاو بۆ ئێوەیان بێڵێ بۆ تۆیان بێڵێ شەڕا جەناب تەمەند درێژبی بۆ ئەوان. من پێم خۆشە بێ کۆپیاسێکی ناو بەخشی سلێمانی بکەین سەری هەندێک وێنەی تر بکەین لێرەوە هەندێک یادەوەری تر باس بکەین بەڵام شوێکی کورد وەرەگرین. باش خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ مامۆستا نەزیرە بەردەوام بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامۆستا نەزیرە بەردەوامین. مامۆستا ئێستا توینێتە هۆڵی چالێکیەکانی باخچەی سلێمانی کە دیارە لێرە چالێکیەکان پێشکەش کراوە ساڵانی کۆنیش. خۆشبەختانە ئەوەی کە من بینیم ئەم پیانۆیەیە ئەمە ئەو پیانۆ کۆنەیە کە ساڵانی کۆنیش هەر لەم باخچەیە هەبووە مامۆستا گەورەکانی وەکو مامۆستا ویلیەم یوحەنا لەسەر ئەم پیانۆیە میوزیکیان ژەنوە. من پێم خۆشە خۆت باسی یادەوەریەکانی مامۆستا ویلیەم یوحەنا و ئەم پیانۆیە و ئەم هۆڵەمان بۆ بکەی. وەڵاهی ئەم هۆڵە فیستیڤالەکان بوو هەچی فیستیڤالێ بکرایە لە کۆتایی ساڵە لەم قاعەیە ئاخر شت هەمووی هین کرا و لەسەر ئەم شانۆیە مناڵان تەدریب ئەکران و کە مامۆستا ویلیەم یوحەنا مۆسیقای بۆ لێ ئەیان لەگەڵ کاک فەرەنسیس و ئەوانە بە یارمەتی ئەوان ئیتر خۆی ئەلحانەکانیدا ئەنا خۆی هەمووش تەدریبی پێکردن و ڕای ئەهێنان و ئەمانە ئیتر زۆر خۆش بوو بەلامانەوە یعنی کە ئەو ئەهات بەڕاستی هەمومان ئەمان گوو فیستیڤالەکەمان سەرکەوتووە بێ مادام کاگولیەم خۆی تەدریبیان پێکە و خۆی مۆسیقاکە لێ ئەیە. ئیتر ئەوایە بە تەنیا بواە کەس نەبواە هاتایەتە قاعەکەوە لێی تێگەچوو هینێکی ئەزمونێکی زۆری هەبوو کاڕاست ویلیەم لەگەڵ ئەم پیانۆە. دیارە من لە وێنەکانیش بینیم ینی ئەندامانی و کاتە تیپی مۆسیقای سلێمانی مامۆستا ئەنوەر مامۆستا خالید سەرکار مامۆستا فەڕەنسیس مامۆستا ویلیەم ڕۆحی شاد بێ ینی ئەوان لێرە مامۆستا نەبوون بەڵام بۆ چالاکی قوتابخانەکان بوون بۆ ئێرە ئیتر هەچی چالاکیەک بکرایە لەو ساڵە ئەوان هەڵەستان بە ڕێک و پێچی و بە هینی ساڵانە هەموو ساڵێک چالاکی گەور و میهرەجانی گەورە ئەکرا. بەڵێ لێرە هەموو ساڵێ 2 ڕۆژ و 3 ڕۆژ چالاکی لەم ڕەوزەیە ئەکرا
زۆر یعنی دایک و باوکانی یارە مناڵە خەڵکێکی زۆری سلێمانیش زۆر ئەشراف و مدیری دایرەکان و هەچی ئەشراف و ڕۆئەسایی دائیرەکان و هینەکان هەیە ئەبوایە ئەوە ڕۆژ بانکرانە و بیتاقەیان بۆ ئەچوو بەڕەسمی بیتاقەیان بۆ ئەچوو لە محافظەوە هەتا بچووکترین بەڕێوە ئامادەی میهرەجانەکە ئەنجا طبعا لەگەڵ دایک و باوکانی ئەو مناڵانەی کە داخلی فعالیاتی هینەکان بەتاکی دیارە باخچەکە ینی ڕوویەکی جوانی سلێمانی بۆ لەو ساڵانەش کە مەسەلەن وەفدەکان لە بەغداوە یان لە شارەکانی ترەوە هاتوون سەردانی ئەم باخچەیان بۆ کرد ئێرە یەکەم ڕەوزە کە زیارەتیان ئەکرێ ئەهاتن بۆ ئێرە ئەنجا طبعا لەو فیستیڤاڵە لەوانەی کە زۆر ناووار بوون و دیار بوون کە ئێمە زۆر یعنی هینمانە کرد ئەڤین خوشکی کاکە هەردی کوڕی هونەرمەندی کۆچ کردووی گەورە کاک عوسمان عەلی هەردووکیان کاکە هەردیش و ئەڤینیش لێرە تەلەبە بوون و لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە خانەوادەیەکی و هونەری جوانی سلێمانی ئەوانیش جگەلەوەی کە مۆسیقا و با بڵێن سرود و ئەوانە لێ ئەدرا بابەتی شانۆ ئەوانەشە بوو مامۆستا سمکۆ عەزیز شانۆی کۆچ کردو پێما بە ئەویش لێرە ئیشی شانۆییە کرد کارەکانی ئەو چی بوو؟ ئیشەکانی شانۆ کاکسم کۆی کرد ئیشی مۆسیقا و گۆرانی و ئەمانە کاگولیەمەی کرد ئیتر ئەوە این کرابوو دابەش کرابوو قسمەکان مەسەلا گۆرانیەکان مامۆستاکان فێریانەکردن کاگولیەم خۆی لەحنەکەیدا ئەنا خۆی مۆسیقاکەی بۆ لێ ئەیان ئیتر باقی مامۆستاکانی کەش یارمەتیان ئەیان و دیارەکاری دیکۆر و وێنە کێشان و نەخشاندنی قاعەکە و ئەو شتانە مامۆستا ئیسماعیل خەیات کاک نووری ئیسماعیل لەگەڵ کاک ئیسماعیل خەیات دیکۆراتی باخچەکە هەمووی لەسەر ئەو بوو میکیاجی ئەو مناڵانەی کە ئۆپەرێتەکەیانە کرد و کە تەمسیلەکەیان دەرەکرد ئەبوایە کاک نووری پێم خۆشەوی یادەوەریم بۆ بگێڕێتەوە لەگەڵ کاکسمکۆ عەزیز بەڕەحمەت بێ یادەوەریەکی زۆر خۆش بوو کاکسمکۆ لە ضمنی چالاکیەکان چیرۆکێکی بچووکی دانابوو بە ناوی مانگەشە و مامڕێوی دوو پەردە بوو دوو قسم بوو مناڵانی ئامادە کرد و ئەمانە یەکێ لە مناڵەکان طبعا دەوری مامڕێویە بینی پەردە یەکەم بە ئەوە فیستیڤاڵ قاعە پڕە لە خەڵق و پڕە لە پیا و ئیتر هەمووی ئامادە بۆ خواخوایەتی پەردە لابێرێ و مەشهەدی یەکەمیان پیشان نازۆر سەرکەوتوو بوو بەڵێ مەشهەدی دوو هەم هات مامڕێوی تیا بوو مناڵەکە جی عاسی بوو وتی نەم کردو و نایکەم ناچمە سەر مەسرح و نایکەم کوڕە دایکت چاک کوڕە باوکت چاک بۆ خاتری خواوە عالەمش هەبووی پەردە لایراوە کاکسمکۆ عەریفی حەفلە میوانە بەڕێزەکان ئێستا پەردەی دوو هەم پێشکەش ئەکرێ لەلایەن گوڵەکانی باخچەوە مامڕێوی ئاسی بوو وڵا کاکسمکۆی تر هیچی بەدەستەوە نەما هادووتی میوانە بەڕێزەکان زۆر داوای لێبوردنتان لێ ئەەکەین مامڕێوی لێمان ئاسی بوو ئەوە من خۆم دەوری مامڕێویەکە بینم تەوان خۆ لەو ئانا مناڵێکی کە لەچوو بۆماتە وڵا خۆی دەوری مامڕێوەکەی بینی بەڵام بوو بە یەک نوکتە و پێکەنین یعنی تر بەلایەنەوە خۆش وتیان مناڵی ترکە وتی نایکەم چی لێکەی بەتەشی دەستەکانە خۆش بێ و ڕۆحی ئەوی شاد بێ بەڕاستی ئەو ساڵانە کاری گەورە کراوە لەسەر ئاسی باخچەکانە بینی و هەموو ئیشە جوان جوانە کراوە دەستەکانە خۆش بێت لە دوایەوەی باسمان کرد جەناب لە 1994 وەکو بەڕێوەبەر بەچیتە باخچەی شۆخان و هەتا خانە نشین ئەبی لە 2007 هەر لە باخچەی شۆخان ئەمێنیتەوە کۆمەڵێک گوێنم لەلایە دواتر بێکەوە سریانەکەین بەڵام ئێستا پێم خۆشە بێکەوە بچین یەکێک لە پۆلەکانی باخچەی سلێمانی بە یادی جاران سەرێکی مناڵەکان بێ ئەچینە ژووری پەپولە فەرموو
بەیانیتان باش گوڵەکان کان باش چۆنن گەشتەکان چۆنن فرم ئەحواڵتان باشە مامۆستا ئەمەی شەکل لە پۆلەکانی پۆلی بەڵێ. پۆپولەیە پێما بێ ئێرە لە باخچەی سلێمانی تۆ لە شەستەکان لێرە بوویت بەڵێ هەستە چۆنە جارێکتر هاتیتەوە لای مناڵەکانی باخچەی سلێمانی وە جیاوازی ئەو ساڵانە و ئێستا تاڵێ سەلمان جیاوازی ئێستا زۆر زۆر باخچەکە جوان بووە زۆر شتی پێ لێزیە کراوە بە ڕەنگێکی کە ئەیبینم هەر ئەو ڕەوز باخچەیە بەڵام من بە ڕەنگێکی جوانتر و تێر و پڕتر ئەیبینم ئەوسا ئێمە ئەم لە ڕێوەسایلی فێرکردن و هۆیەکانی فێرکردن ئەوانەمان نەبوو ئێمە هەمووی مامۆستا خۆی دروستیەکرد لە ماڵەوە بەڵام ئێستا نەخوا بەسیا بێ زۆرە گۆرانی چی بۆڵێن گۆرانێکی خۆشم بۆ بڵێن ئادەی باشە باخچەی سلێمانی بڵێن یاڵا یاک دوو سێ باخچەی سلێمانی شوێنی هیوامانی باخچەی سلێمانی شوێنی هیوامانی دامێکانە و داری یەکەم باخچەی شاری دامێکانە و داری یەکەم باخچەی شاری بەجوانتی مێنە دەست بەسەر مادێنە بەجوانتی مێنە دەست بەسەر مادێنە باوەکانم فێر بم چالاک و دلێدم باوەکانم فێر بم چالاک و دلێدم کاکم پێداییوە باوشی تۆی دیوە کاکم پێداییوە باوشی تۆی دیوە باخچەی سلێمانی پشت و پەنەمانی باخچەی سلێمانی پشت و پەنەمانی دەستان خۆش بێ ئافرین ئافرین لەسەر کەوتوو بن مامۆستا ئەو ساڵانە زیاتر چیتان فێریتە لە باکرد لە سرودەکان لە سرودەکان ئەوسا بەریت باسی ئاژەڵ و هین ئەو حیواناتانەی کە لە گەڵ خۆیانە ئەژین لە ماڵەوە مریشکە ڕەشە سمۆرە کلکی زەردە ئەم گۆرانیانە ئێستا دوای ئیتر ئەوە شعری زۆر زۆر گۆرانی زۆر زۆر زەمانەکە گۆڕاوە گۆرانیمان وەرەگرت لە کاکەی فەلاح ئەوە بۆی ئەناردین ئەوانەمان فێرەکردن مامۆستا ئەین شەونم و ئاین شەونم و کاکەی فەلاح و زۆر ڕاست دەستەکانە خۆش بێ سەرکەوتوبی مناڵینە ئێوە لە ماڵەوە چۆنن عاقڵن وەکو ئێرە بە قسەی دایک و باوکتانەکەن ئەی باشە ئەی شەو زوو ئەنون بۆ شەو زوو ئەنون بۆچی بۆی کە بەیانی زوو هەستن خۆتان حازرکەن بۆ باخچە باخچە خۆشە باخچە خۆشە یا ماڵەوە باخچە خۆشە دادەکەتان خۆشەوێ دادە وەکو چێ وایە وەکو دایکتان ئافرم بێ ڕێزی لێ بگرن خۆشتان بوێ بە قسەی بکەن باشە بە قوربان تەمەند درێژ من چۆپڵێک بۆ خۆتان چەپڵێ بۆ خۆتان دێبێت دەستان خۆش بێ مامۆستا زۆر زۆر سپاس سەرکەوتوو بن سەرکەوتوو بن مامۆستا جێن فەرموو زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ سەرکەوتوو بن سەرکەوتوو بن دەستیان خۆش بەڕاستی زۆر هیلاکە بن ئەم دادانە لەگەڵ مناڵەکان کۆڵێک مناڵی جوان و چالاک مامۆستا لەو ساڵانەی کە تۆش لێرە بووی باخچە هەر دوو قۆناغ مناڵتانە وەرەگرت ینی مناڵی 4 ساڵ و 5 ساڵیش ناوەرەگرت بەڵێ 4 ساڵ و 5 ساڵ 4 ساڵ ڕەوزە بوو یعنی باخچە بوو 5 ساڵ تەمهیدی بوو ئەیانگوو ڕەوزە و تەمهیدی دوو قۆناغ ئامادەکاری لە 4 ساڵی وەرزانەگرتن بۆ تەمهیدی یعنی ئامادەکراون بۆ سەرەتایی زۆر ڕاستە هەستە چی بوو جارێکی تر چیتۆ ناو ئەم مناڵانە بە یادی ئەو ساڵان دیارە تۆ لە 2007ەوە زۆر لە مناڵ دوورکەوتیتەوە خۆش بوو یعنی چوومەوە ئاستی ئەو مناڵانە دنیای مناڵ دنیایشی پاکە مامۆستا بەڵێ ینی مناڵ بەریئە جیهانێکی پاک و بێگەردە زۆر ڕاستە مناڵ وەکو
لاپەڕێکی سپی وایە بەڵێ، بەڕاستی و بەڵێ. مامۆستایە و دایک و باوکە چی بوێ بەڵێ. توانێ ئەوەی لەسەر بن قسەی مامۆستا زۆر لەلایەن گرنگە ڕاستەوە. لە قسەی دایک و باوکیان گرنگترە ڕاستە مامۆستا ئەم ڕاڕەوە لە باخچەی سلێمانی دیارە کۆمەڵێک وێنە و دۆکۆمنتی مێژوویان تیا هەڵواسی و دەستیان خۆش بێت تا ئێستا پاراستویانە ئەرشیفێکی جوانیان کردو بەڕاستی ئەمە بڕوانامەی کۆمەڵێک لەو مناڵانەیە یان نمونەی بڕوانامەی ئەو ساڵانەیە کە بەڵێ. لێرە تەخەڕوجیان کردو و بەڵێ. لەم باخچەیە بوون دیارەمانە تەلەبەی تۆ بوون بە ناوی تۆی لەسرە ئەم بڕوانامەیە دیارەمە بڕوانامەی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە کە سەرۆکۆماری ئەمە- پێشوو بووە بەڵێنی برایەتی بەڵێ المرشیدە نەزیرە ئەحمەد ناوی تۆی لەسەر و ناوی بەڕێوەەر ماکروهی لەسرە دیارە ئەمە ژوێنەی کۆمەڵێک لە بەرپرسە پەروەردەیەکانە بەڵام ئەم چالاکیانە هەمووی لەناو باخچەی سلێمانی کراون بەڵێ هەمووی هەمووی لێرە ئەمە هۆڵەکەی ئێرەیە بەڵێ بەڵێ دیارە هەمویان هیچ باخچەیەکی کە نەبوو هەر ئێرە بوو زۆر هەرچی ڕاستە. هینێک بوو لێرە ئەکرا لێرە ئەکرا بەڵێ ئەمە ژوێنەی کۆمەڵێک لە مناڵەکانی باخچەی سلێمانیە لە چالاکی جۆرە و جۆرە بەڕاستی زۆر چالاکیەکان جوان مناڵەکان کەشخە ئەوەش مامۆستا ئەنوەر خەرداخیە بەڵێ، بەڵێ. کەمانچە لێە تەسەوڕەکەم ئەو وێنەیە کۆتایی ساڵی 60ەکان بێ بەڵێ ئەوەی مامۆستا ئەرە ئەنوەر ئەمەش شانۆگەریەکان و چالاکیەکانی ئەمە ژوێنەی کۆمەڵێک مناڵە دیارە کە هەر لە باخچە. ئەمە دەنەزیرەیە ڕۆژەی ناوە بەڵێ ئێستا. ئەمە هەمووی لەوان ئەم جلە کوردیانە و سمێڵیان بۆ کردو بەڵێ، بەڵێ، بەڵێ شانۆگەری و چالاکی منە ئێستا مناڵانە تەسەوڕەکەم هەمویان تەمەنیان لە 40-50 بەرەو سەرە کۆرە زیاتر هەمووی لە خارجە هەمووی پلە شتی گەورە گەورەیە مهندیسە دکتۆرە ڕاست بەڵێ چکەم وێنانە کۆتایی ساڵی بەڵێ. 60ەکانە ئەم وێنانەش دیارە ئەمە شەر ئێرەیە بەشێکی ترە لە وێنەکانی ئەوە حاجی ئەو ڕەحمانی بەلاسەعیە ئەوەی کە هین باوکی بەڵێ، 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 بەڵێ. دادناهی دەکەوت بەجلی کوردی و جامانەوە هەر هاتووە ئەمەش چالەشەکانی ترە ئەم وێنەیە ئەمە دیارە بەرپرسێکی پەروەردەی ئەو کاتی هاتووە بۆ ئێرە ئەمەی کە لای ڕاستە وەستاوە ئەوە خۆم ئەوە تویت ئەوە ئەم بینایە مامۆستا بەڵێ ئەم بینایە ئەم بینایە ئەم دوانش چێن ئەم دوو کەسایەتێ بەجلی کوردیەوە هاتووە کارگوزارەکانی ئێرەن فەڕاشی ئەو کاک عومەرە بەڵێ بەڵێ کاک عومەرە ئەوەش حرەسە پێما بێ داخەوەن بۆ حرەس ئەو بوو. کاک عومەرە تا ئێستش لێرە ماوە بەڵێ زۆر ڕاستە کارگوزارێکی کەشی تیا بوو ناوی کاک مستەفا بوو بەڵێ کاک مستەفا 30 ساڵ لێرە بوو فەڕاش بوو بڕین کارگوزار بوو بەڵێ وتی دادەکان واللهی 30 ساڵە لەم ڕەوزەیەم نیانگو بوەستە کاک مستەفا هەروتیان ڕاکە کاک مستەفا ڕاکە کاک مستەفا کە ئیشێکمەرە بوو زۆر ڕاست وەڵام کاک عومەر دیارە ساڵانێکی زۆر پێما بێ خالێنشینیش بۆ ڕووک و خۆبەخش پێی خۆشە خزمەت بکە ئیتر دوای کاک مستەفا ئەم هات زۆر ڕاست دەستیان خۆش بووتە من درێژون ئەمە ئەم بەڕێوەبەرەکانی. لەوحەیە دیارە بەڕێوەبەرەکانی باخچەی سلێمانیە تۆ لە کێ دیارە کافیە ڕەفعەت مەحموود لە 57 ئەمە لە پێش هەمویانەوە ئەمە ئەختەر ڕەوف سەعید ئەختەر 1953 پوری دکتۆر بەرهەمە بەڵێ بەڵێ ئەو لە پێشا مدیرە بوو 26 مدیری ئێرە ئەنجا ئەنجا کات ست کافیە ئەنجا دادە مەکروهی ئەنجا وەردە ئەنجا هاژە ئاخر دادەهاژە کە ئێستا بەڕێوەبەری ئێرە دیارە لە 2001 لێرێ داداژە ئەما مۆستا ماکروهی کەسپەر سەرکیز لەگەڵ وەردە شەمعوندا و دیارە ئەم دوانە کەساتی مەسیحی بوون لێرە مەسیحی بوون بەس ئەم ئەرمەنی بوو ئەم سریانی بوو نازانم بەڵێ لەکانیان ئەمە ژوێنەی مامۆستایانی ئێرەیە دیارە لە وێنانە جەنابتی تیای ئەلم وێنەیە کامە تۆی مامۆستا ئەوە یەکەمیان لێرە وابزانم ئەمە وێنەی سەیران و چالاکیەکانە بڵێ ئەمەیان جەنابتی وێنەی سەیران و چالاکیەکانی ئەو ساڵانەیە ئەمەش ستپاکیزە حەمە سەعی خەیات خوشکی دکتۆری ڕئیسی جامیعە بوو بڵێ جەمال خەیات کەمال خەیات کەمال خەیات ڕئیسی جامیعە بوو ڕئیسی زانکۆ بوو ئەم خوشکی ئەوە سابونکەرانین خۆی عایلەوی سابونکەرانین دیارە مامۆستا لە ئەرشیفێکی جوانی هەیە باخچەی سلێمانی و مێژوویەکی جوانی هەیە بەڕاستی لە شاری سلێمانی و هەتا ئێستاش یعنی سوتفەی کردووە وا سوتفەک بووە کچی ئەشرافی سلەیمانی عەوائیلە گەورەکان هەمووی لێرە مامۆستا بوون
ئایلەی کەفتان ئایلەی شەرعیەکان ئایلەی ئیتر هەمویان لێرە ئەوەش دادەنەسری مەعاونە بوو بە مەعاونە لە ئەخیرە خوشکی ئەوەی نەوەی کاکە حمێدی جنابەت ساڵانێک باسی ئەومان کرد لە 1994 چیتە ڕۆزەی شۆخان هەتا 2007 ساڵانێکی زۆرش لەوێ خزمەتت کرد من هەندێک وێنم لە لای پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە وێنانە پیشان بەم وێنێک کۆمەڵێک لە مامۆستایانی ستافی ڕۆزەی شۆخانە ئەمە خولێکمان بۆ کرایەوانێ هەر مدیرەکان مدیرەکان مامۆستاکانمان دوو محازرەیان بۆ هێنابووین لە عەمان لە ئەردەن دەرسیان پێوتین بەبەلزەمە زۆر سەوکەوتوو یادگارێکی جوانە ئەمەیان وێنەیان ئەمە مامۆستاکانی شۆخان بوون ئەوە ڕازام لە دەرەوەی لە باخەکە ئەگرتومانە زۆر ڕاستە وێنەیەکی جوانە ئەمەش تۆی لەگەڵ کۆمەڵێک لە مناڵان و ستافی و کاتەی باخچەی شۆخان ئەوانە چێن لەگەڵ تا مامۆستا واللهی تر ئەمە مامۆستاون و چاو دێرن و تر تێکەڵن زۆر ڕاست ئەمەش تۆی لەسەر مێزی بەڕێوەبەری ئیدارە لەگەڵ مامۆستاکان بێکەوە ئەویش هەر لەسەر قادر چەند ساڵ لە شۆخان بوویت؟ تقریباً 15 ساڵ لەنەوە چوار تا ئەمە هەموو چاودێر و مامۆستایە سەریان لێیتەوە مامۆستا ئێستا چیتۆ بۆ لای دەڵێ بەسەچیان هاتوو چۆمەکەن وەکو دادەبەیانێکی چیکەمان لەلا بوو کەرکووکی بوو خریجی کولیەی ئاداب بوو بەڵام لەبەر ئەوەی کە مناڵی خۆش ئەویست و ماڵەکەشی بەرامبەر باخچەکە بوو تەنازولی کرد وتی ناچم بۆ متەوەستە دەرز لە ڕۆژە خاتوو بەیان بۆمبا کە بەداخەوە تەندروستی تاوانی دوایی تەندروستیشی باشی بۆ خوازین وتی مامۆستا نەزیرە زۆر بۆ وفایانی ئەم جارش لە نەخۆشیەکە کە من چوون بۆ لای جەنابیشت لێ تەمەند درێژ بێ ئەو لەش ساغی بۆ هەردووکتان لە یادگارێکی خۆشت باس کردی بەیانخان کە یەکەم جارات وەکو شانۆ هاتووە بەڵام تۆ پێویست بە مامۆستای مۆسیقا بوو چۆن کردت بە مامۆستای مۆسیقا؟ وڵا کە هات وتی مباشرەتم بنووسە دادەنەزیرەوتم بە قوربان مباشرەتت ئەنووسم بەڵام من پێویستم بە مامۆستای مۆسیقی هەیە لەبەر ئەوەی کە مناڵان لە باخچە پێویستیان بە مۆسیقا هەیە وتی آخر واللهی من مۆسیقیلی من بەشی شانۆم لە دەرچوو بەشی شانۆم دوای وتم باشە ئەگەر بوو خەمە خولێکەوە ئەتوانی فێربی وتی وڵایتر تەلەفۆنم بۆ کاک خالید کرد خالید سەرکار و فەڕەنسیس و ئەوان وتم بە قوربان هینتان هەیە خولتان هەیە ئەتوانم مامۆستا قەزێکم بۆ گێڕانەوە وڵایتر وتی بینێرە وەڵا کە ناردم مامۆستایەکی ناجێح بە زەرفی مانگێک فێری پیانۆ بوو و داوای پیانۆی تازەشم بۆ کرد لە پاکەتا تۆمن هەتا تۆ باسن نەکرد من نەمەزانی خاتوو بەیان جگەلەوەی ئەکتەرێکی زۆر باش و خۆشەویستە لە هەمان کات مۆسیقیەوە توانای ژەندنی پیانۆی هەیە هیوای تەندروستی باشی بۆ خوازین مامۆستاجان ئەمڕۆ زۆر مانومان کردی چاومان ڕوون بوو تەمەند درێژ بی ئیشەڵڵا سوپاسی ئێوە ئەەکەم و بەخێر هاتن سەر چاو زۆر سپاز و هەموو خزمەتێکی کە کردوتە بەڕاستی شەرەفی گەورەیە بۆ ئێمە تۆ گەورەی ئێمەی ئەوەش سایقەکەمە کە پاسەکەی ئەمە معدل ئەم پاسە حکومی بوو مناڵانی ئەبرد و ئەهێ لە باخچەی شۆخان ئەوە کاک دلێر ڕاستە دەستەکانە خۆش بێ و تەمەند درێژ بیشەڵا هەموو خزمەتانی کردوتە مێژوو بە شانازیەوە بۆ دەنووسێتەوە لە مێژووی ئەم شارەیە دیارە دەستەکانە خۆش بێ تەمەند درێژ بیشەڵا خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان